لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حام لوانه سیاست و ساده لوانه کاین تفسیر قرآن پیروز بیم و خدمتتان بم بس رضامندی خوای گور و هیوادارم اوی عزیز سودی لور بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. تلك حدود الله ومن يطع الله ورسوله يدخله جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها وذلك الفوز العظيم. بەڵێ خۆشەویستان دیارە لە ئاەتەکانی پێشووتر هەر لە سەرەتای سوورەتەکەوە هەتا وەکو ئێرە خوای گەورە دەفەرمی چەند ئەحکامێکی باس کرد، دەفەرمی ئەوە سنوورەکانی خوانە سبحانه وتعالى. ئەو سنوورانەیە کە خوای گەورە داینایە سنووری حەلال و حەرام کە هەر خوا سبحانه وتعالى لە بۆی هەیە شتانێک حەلال بکە و لە بۆشی هەیە شتانێک حەرام بکە بحكمه هر أو خالق مالك مدبرة سبحانه وتعالى هر أويان الحكيمة مصلحتي بندل للدنيا ولقيام لتشين در بهر أو دزاني يترخوايا حقي سنور داناني هي ولا سر بندكانش بابندبون بو سنورانا أو زاد فهم تلك حدود الله أو سنور كان إخوايا سبحانه وتعالى ومن يطع الله ورسوله هر كسيك جورالي خوا سبحانه وتعالى وجورالي پیغمبركي بك صلى الله عليه وسلم كجورالي كردن پیغمبرش من يطع الرسول فقد أطاع الله جورالي كردن پیغمبر صلى الله عليه وسلم بات جورالي كردن خوا سبحانه وتعالى هر كسي وابك يدخله جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها وأخواي قول ديبات بهشتانك كوا تجري من تحتها الأنهار لجير دارو لجير قصر كانيان ربار دروات سندين ربار وكل سورة محمد صلى الله عليه وسلم باسي كرديا وكو خوشيك يقلب ظاهر كاني خوشي لوين دري بوشي او رباران بجير دار كانيان وبجير مالو قصر كانيان دا دروا حتى كين جين دمينينو خالدين فيها حتى دمينينو كواتا خوشي بهشت بوي توادب حتى دمينينو وذلك الفوز العظيم. براستي أو فوزية أو سركوتنية أو سرفرازية كوا زور عظيم وقورية كوات براستي أو سركوتنية كوا بيست إيمان داران ومسلمانان لبوي هول بدن بدستي بينن نك سركوتني دنيا بلى لدنياش سركوتن شتيشي خوشة بلام سركوتني هرقورة شادبونوية ببهشتي بانو برينو برزامندي خواي قورة سبحانه وتعالى. ومن يعص الله ورسوله وهر كسيشيش سنوركاني خوا سبحانه وتعالى وسنوركاني بيغمبر صلى الله عليه وسلم سربيتيبك وببزيني ويتعدى حدوده سنوركان ببزين كواتا كسيك سربيتي خوا سبحانه وتعالى وسربيتي بيغمبر كيبك صلى الله عليه وسلم وسنوركاني خوا ببزيني ويتعدى حدوده يدخله نارا خالدا فيها كواتا سربيتي بك فرمان كان جيبجينك تعداي حدود كامك وتجاوز بك حرامك انجام بدا او لنتيجه دا يدخله نارا خالدا فيها او اخواي قديباتنا واجرك حتى تدا دمينتوا وله عذاب مهين ولا بويه عذابك وتيدا اهانه ذكره كواتا بيت قالوا كوا عذاب ايش وازارك لسر جستي وهروها لسن ضلو درونيش توك خوي قد فرمينا تطلع على الافئده ضل كشيده سوتيني كواتا هل وكو عذاب سزايتي ماديه عذاب سزايتي معنوي ونفسيشه وله عذاب مهين اهانج ذكره وكو خوي سبحانه وتعالى سوره الدخان لما دجرتو بازك كوا كسانك لجهنم كسزاد درين او ذا بيان دغوت ذوق إنك أنت العزيز الكريم بيتشيجا أتو أو كسبوي كوا لدنيا خود بعزيز وبكريم دزاني دي بيتشيجا وسزاي كواتا إهانش دكري
خوا پەناماندا لێرەدا ئەگە ملاحەزە بکەیت کە خوای گەورە سوبحانەهو وتعالە لە ئاەتەکەی یەکەم کە باز لە ئەهلی بەهەشت دەکات دەفەرمێ خالیدینە فیها، بەڵام لە ئاەتەکەی دووەم کە باز لە ئاگری لە ئەو کەسان دەکات کەوە ئەهلی ئاگرن بە مفرەد دەفەرمی خالیدەن فیها، لەوێ دەرێ خالیدین بە جەمع، لێرە خالیدەن بە مفرەد. حکمەتەکەی چییە؟ زانایان چەند حکمەتێکیان باس کردی. یەک لەوانەی کەوا زۆرێک لە مفەسرین باسییان کردێ، دەڵێن کەواتە لەبەر ئەوەی خۆشی ئەهلی بەهەشت یەک لە خۆشیەکانی ئەهلی بەهەشت لەوەدایە کەوا پێکەوە کۆ دەکرێنەوە لە بەهەشت. لەبەرەوەی بەڕاستی ئینسان بە تەبعی خۆی، ئینسان بە تەبیعەتی خۆی ئیجتیماعیە، حەزی لە تێکەڵاویە، حەز ناکە بە تەنهابی. ئیتر یەک لە خۆشیەکانی بەهەشت خوای گەورە ئەهلی بەهەشت کۆ دەکاتەوە لەگەڵ یەکتری. بەڵام ئەهلی جەهەنەم خوای گەورە دەفەرمی خوا پەناماندا خالیدەن فیها، وەکو زانان دەفەرمی هەر یەک لەوان لە ناو تابوتێکە لە ئاگر کەس نابینی. خوا پەنامان بدا هەر یەک لەوان لە ناو تابوتێکە لە ئاگر کەس نابینی و ئاگای لە کەسێک نەخوا پەنامان بدا. ئەو جە عەزابێکی لە بۆ هەیەکەوە ئیهانە دەکرێت تێدا. پاشان دەفەرمی واللاتی یەئتینە الفاحشة من نسائکم فاستشهدوا عليهن أربعة منكم. واتە ئەو ئافرەتانەی واللاتی جەمعی ئەلەتیە، واتە ئەو ئافرەتانەی کەوا یەئتینە الفاحشة فاحشە ئەنجام دەدەن من نسائکم لە خێزانەکانتان فاستشهدوا عليهن أربعة منكم، چار شاهد لەسەریان بگرن ئەگەر هەبوو. فإن شهدوا أجر صار كالشاهد سردان فأمسكوهن في البيوت حتى يتوفاهن الموت. أو سزان بدن بويكوا سزنيان بكن لمال حتى وكو مردن دانجات أو يجعل الله لهن سبيلا، يعني تتاوكو خواي جورا ريجاتشان لبو دادني، خواي جورا ريجاتشان لبو دادني. زالير دا يكم فاحشتيا وەکو مصطلحێکی قورئانی زیاتر فاحشە لە بۆ زینا بەکار هاتیە، بە بەڵگەی لە سوورەت الإسراء خوای گەورە دەفەرمێ ولا تقربوا الزنا إنه كان فاحشة وساء سبيلا. کەواتە فاحشە بەخۆی وەکو لەفظ و مصطلح هەر گوناحێکەوە با بڵێین زۆر قەباحەتی هەیە، زۆر شتێکی ناشرینە، زۆر شتێکی بێزراوە، هم لەلایەنی شەرعی و هەم لایەنی عورفیەوە، لەلایەن عورفی کەسێکی مسلمان نەک لای عورفی کەسێکی بێباوەڕ کەوا هیچ شتێک لە گوناحەکان لای ئەو ناشرین نیە. بە هەر حاڵ فاحشە زیاتر وەکو مصطلحێکی قورئانی باز لەو تاوانانە دەکاتن، باز لەو تاوانانە دەکات کەوا بە فەرج ئەنجام دەدرێتن، بە دامێن ئەنجام دەدرێت. خوا پەناماندا. ئیتر ئەوەی کە لێرەشدا مەقسوودە والله ئەعلەم وەکو جمهوری مفەسرین دەفەرمون واتە فاحشەی زینا. فاحشەی زینا هەندێک لە مفەسرین بە تایبەتی ئەبوو مسلمی ئەسفەهانی ڕەیە شازی هەیە لێرە، دەڵێ ئەو ئاتە دەربارەی ئەو ئافرەتانەنە کەوا سیحاق ئەنجام دەن لە نێوان یەکتری، واتە نەک ژن و پیا بەڵکو ئافرەت و ئافرەت، هەروەکو ئێستا زیاتر ئەو فاحشەیە بەڕاستی زۆر ڕەوازی لۆ دەکرێت لەلایەنی غەربەوە، بەداخەوە زۆرێک لە گەنجەکانمان، زۆرێک لە پیاوان و لە ئافرەتان بینەری ئەو ڤیدیۆیانە نەکەوە ئەو شتانە عەرز دەکەن. خوا پەنامان بدە ڕەوازی پێدەن، کەواتە وەکو ئەوان ناوێن لێنا مەثیلی الجنس، پیاو لەگەڵ پیا و ئافرەت لەگەڵ ئافرەت. خوا پەنامان بدە. ئیتر ئەبوو مسلمی ئەسفەهانی دەفەرمێەوە باز لەو حاڵەتەی دەکاتن کەوا ئافرەت لەگەڵ ئافرەت کە شەرع با بڵێ وەکو مصطلحێکی شەرعی پێوە سیحاق. خوا پەنامان بدە. بەڵام ئەوە ڕەیەکی شازە، جمهوری مفەسرین لەسەر ئەوانە کەوا باز لە فاحشە دەکات لە زینا دەکات لە نێوان پیا و ئافرەت. ئیتر لێردا حکمی ئافرەتەکان بە تایبەتی من نسائکم، عین جمهوری مفەسرین لەسەر ئەوەدا کە دەفەرمێن من نسائکم واتە لەو ئافرەتانەتان کەوا خێزانداری و هاوسەرگیریان کردی، ئەوجا لا یەزال لەبن عیسمەتی پیاوێکن یاخود تەلاق درا و جیاژ بوویتەوە بهیم مادام هاوسەرگیری کردیە. حکمی ئەو ئافرەتانی کەوا فاحشە دەکەن و هەروەها هاوسەرگیریشیان کردیە فاستشهدوا عليهن أربعة منكم، داوای شاهدی بکەن لەوەی کەوا چار کەس شاهدیان لەسەر بدا. وەکو معلومە کەوا حکمی زینا لەسەر هیچ پیا و ئافرەتێک تەثبیت ناوی تەنها لە دوای ئەوەی کەوا چار شاهدی لەسەر دەدرێ، چار شاهدی لەسەر دەدرێتن. کەواتە لەو حاڵەتەی کەسێک کەوا زینا بکە، پیا و ئافرەتێک زینا بکەن، چار کەس نەک بیان بینن کەوا چوونە جێگایەک بڵێن دەی ئەوانە زینایان کرد، ئەوە بە شاهدی ناسی،
نەک بیان بێنن لا حرج في بيان الدين کەوا تەنها لەگەڵ یەکەن نە بەڵکو ئەو هەندە سبحان الله لە شەرعدا تەرکیز لەسەرکرا ئەو شاهددانە بەو شێوەی بیکەوە فعلەن خەریکی ئەنجامدانی کارەکەن و بە چای خۆیان ببینن ئەو جا ئەو چار شاهدە شاهدیان بە شاهد دەچی ئەگەر سێ کەس بیان بینی پێویستە ستریان بکە پێویستە هەوڵ بدا مەسەلەن وەکو ئەمر بالمعروف و نەهی عن المنکر پێویستە هەوڵ بدا نەهی لە قەزیەکەی بکە و لێ نەگەڕن ئەو شتەی ئەنجام بدەن و ئەو سێ کەسەش پێویستە ستری بکەن ئەگەر سێ کەسیش بوون کەواتە یەک بەتەنی هەر دەبی ستری بکات دوو بن دەبی ستری بکات سێ کەس ببینی دەبی ستری بکات ئەگەر سێ کەس بچن شاهدی لەسەر دوو کەسان بدەن ئیتهامیان بکەن بە زینە ئەو سێ کەسە ئەگەر چارەمیان نەبی ئەو سێ کەسە شەرعەن جەلدەیان لێ دەدرێ 80 جەلدەیان لێ دەدرێتەوە بوختانیان کردێ ئەم تەماشاکە شەرع چەند سنووری دانا چەند تەحەفوزات دانا ئەسڵ لەوەی دا ئەوەیە کە ئێمە یەکتری ستر بکەین سبحان الله نەسیحەتی یەکتری بکەین بەڵام کە کەسێک هەندە لاموبالات بوو هەندە بێمەنەت بوو لە پێشچاوی چار کەسان ئامادە بوو ئەو زینای بکە حەق خۆیتیکەوە شاهدی لەسەر بدرێت چار کەس شاهدەکەشیان قبولە و ئەو دوو کەسەش حەدیان لێ دەردەکرێت بە هەر حاڵ لێردا دەفەرمی ئەو ئافرەتانەی کەوا مێردیان هەیە یاخود مێردیان کردیە و زینایان کردێ فاستشهدوا عليهن 4 منكم داوای هێنانی شاهد بکەن چار شاهد لەسەر ئەو حاڵەتەی فإن شهدوا ئەگەر فعلا چار کەس شاهدیدا لەسەر ئەو حاڵەتەی فأمسكوهن في البيوت ئەوە لە ماڵەکانیان دەست بەسەریان بکەن ئەو لێردا فأمسكوهن نافن في بيوتهن وەکو لە تەحریر و لە تەنویر دەڵێتن شيخ محمد طاهر العاشور دەفەرمی في البيوت واتا لو ماڵەی کەوا وەلی ئەمر تەحدیدی دەکا یعنی ئەو حاکمەی کەوا کار بەدەستە تەحدیدی دەکا بە مصطلحی ئەو ڕێیان دەکرێت بڵێ لە سزنیان دابنێ و سزنی مؤبەدی بدەن حتى يتوفاهن الموت هەتا وەکو دەمری کەواتە دەفەرمی نەک لە ماڵەکەی خۆی بەڵکو دەست بەسەر بکرێ لە ماڵێک کە وەلی ئەمر لە بۆی تەحدیدی دەکاتن دەست بەسەر بکرێ حتى يتوفاهن الموت هەتا وەکو مردن دەیمرێنی أو يجعل الله لهن سبيلا ياخذ حتى وكو خواي گەورە دەرگایەتیان لۆ دەکاتەوە ئەو جا لێرەدا دیارە ئەو دەرگایەت چەبوو یان لە بیدایەتدا خواي گەورە ئەو حکمەی دابەزان حکمی زینا خواي گەورە فەرمووی سزنی بکە لە ماڵەکانیان سزنیان بکەن لە ماڵەکانی هەتا خواي گەورە وا دەکا بە ئەزاری خۆیان دەبرین یان ئەوە تا بەچی خواي گەور ڕێگایەکیان لێ دەبینەوە ڕێگایەکە چ بوو لە سوورەتی ئەنور دابەزی بۆی کەوا ئەزانێت وەزانی فەجری لكل واحد منهما 100 جەلدە کەواتە ئافرەت و پیاوی زیناکەر ئەوەی کەوا مێردی نەکردی و ژنی نەهینایە هەر یەک لەوانە پاش ئەوەی کەوا لەسەریان ثابت بوو یەکە و 100 جەلدەیان لێ دەدرێت یەکە و 100 جەلدەیان لێ دەدرێتن و لە حەدیثی صحیح پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر ئەو پیاوە هاوسەرگیری کردیان ئەو ژنە هاوسەرگیری کرد بوو ئەو زینایان لەسەر ثابت بوو چبێ ئەطرافی خۆیان چکە دوو ڕێگا هەیە لەسەر ثابت بوونی حد لەسەر هەر کەسێک یانتە بە خۆیان ئەعتراف بکەن وەکو ماعیز و غامیدیە کە لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەعترافیان کرد یان ئەوە تا چار شاهد بێتن لەسەریان ئیتر لە هەر دوو حاڵەت لەو دوو حاڵەتانە حدەکە لەسەریان جێبەجێ دەکرێت ئەگەر هاوسەرگیریان نەکردبی ئەوە 100 جەلدەیان لێدرێ وليشهد عذابهما طائفة من المؤمنين پێویستە یەک کۆمەڵ لە مسلمانانی شاهد بن لەسەر ئەو حادیسەیە ئەگەر هاوسەرگیریشیان کرد بوو هەر یەک لەو دوانە یاخود هەردووچیان ئەوە ڕەجم دەکرێن بە بەڵگەی ئەوەی کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم ماعز و غامیدیە فەرمانی کرد لە پاشەوەی کە بەخۆیان هاتنی ئەطرافیان کرد هەردووچیان محسن محسنە بوون واتە هاوسەرگیریان کرد بوو کە ئەطرافیان کە زینایان کردێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی کرد کەوا ڕەجم بکرێن کەوا ئەو ڕەجمەش دەبێتە مای خاوێن بوونەوەیان لە گوناه کەواتە ئەو ئاەتە وەکو ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێ دەفەرمی بە ڕەئی جمهوری مفەسرین ئەوەیە کەوا ئەو ئاەتە منسوخە نسخ بوویتەوە حکمەی لە سەرەتادا ئەو ئاەتە دابەزیکەوە بەو شێوەی ئەگەر زینایان کرد لە ماڵەکانیان سزنیان بکات تا خوای گەورە ڕێگان لێ دەبێتەوە لە پاشان فعلا خوای گەورە لە سوورەتی نور
لا آتي دوم خواهي قول حكمك دابزان كوا حكمك كان أوي وبيغمبر صلى الله عليه وسلم بوحي كلبوي رون كريتو خواهي قول سبحانه وتعالى رون كردو الرزم كرنك لبو أوانيها وسرجيريان كدي أوانيها وسرجيريشان كدي تنها زلدان ليدا دريتن زي حتى الشيخ عبد الرحمن بن ناصر السعدي دليتن أو آتمنسوخ يجنب حتى يجعل أو يجعل اللهن حتى يتوفون ويجعل الله لهن سبيلا حتى دفعون لبو غاية كواتا نسخ نبيتو غاية كاش أو بو كوا آتكيتر دابز كآتكيتر دابزي أو بو كوا حكم كان بديار كود حكم كان بديار كود كوا بوشيوي تعامليان لقل دكري بلا موكو قلت ابن كثير دفن رحمة خيري بالجمهور المفسرين لسر أوانا كوات النسخ بو آتي سورة النور والله أعلم لدواترش هاد لا درجة وبابة باز لحالتش كذا فبشتواني خواهي يقول لآتي داهات لا واني داهاتو دين خزمة أو آتو فبشتواني خواهي يقول روين دكينوا وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.